بەشێک لە نووسەرە دیارە کلاسیەکان هەمیشە ناویان لەنێو ئەدەبیاتی کوردیە بە جوانی و بە گەورەی ئەمێنێتەوە و زۆر کات لەلایەن نووسەرانی ترەوە جارێکتر ئەبنە هەوێنی نێو کتێبەکان و نێو نووسین و قەڵەمەکانی نووسەرانی نوێ. بێگومان فەقێتێران یەکێکە لەو نووسەرە هەرە دیارانەی نێو دەبەری بادینان کە یەکێکە لەو کەسایەتیانەی کە توانیوێتی بە قەڵەمەکەی جێگای خۆی لەنێو ئەدەبیاتی کوردی بکاتەوە. لە ئێستا کتێبی ململانە دراماتیژێ دداستانە شێخی سەنعانیان فەقێتێرانە بێگومانەمە یەکێکە لەو کتێبانەی کە لە ئێستاە یاخود بڵێن لە ئایندەیەکی نزیکە بڵاو ئەبێتەوە. بێگومان فەقێتێران ئەبێتە هەوێنی چەندین نووسین و چەندین دێڕی نێو ئەم کتێبە و سوود لە تەواوی با بڵێن ژیانی ئەدەبی یاخود قەڵەمی ئەدەبی فەقێتێران وەرگیراوە بۆ ئەوەی کە ئەم کتێبە جوانتر و هەروەها دەوڵەمەندتر بێ و پێشکەش بە کتێبخانەی کوردی بکرێت. کتێبی ململانە دراماتیژێ داستانە شێخی سەنعانیان فەقێتێراندا لە نووسینی دکتۆر شبان قاسم نێروەیی لە بڵاوکراوەکانی ناوەندی کوردرا کە ئامانجیان تەنها ناوچێکی دیاریکراو نییە لە بەرەو پێشبردننی کللتور و هزر بەڵکو هەڵی بێوچان دەدەن بۆ بەسەرکردنەوەی گشت توانە و بەشەکان و گشت بەهرەکان. لە ئایندەیەکی نزیکدا دێتە بەردەستی خوێنەرانی بادینان کە بە شێوەزاری بادینیە و باز لە فەقێتێران دەکات کە شاعری ناوداری کلاسیکی کووردە کە بە شێوازی کرمانجی شعری نووسیوە. زۆر کەم لەسەر ژیانی ئەم شاعرە نووسراوە. لە تەمەنی گەنجێتیدا دۆستی مەلای جوزیری بووە. ئەوەی لە پەیوەندی مەلای جوزیری و فەقێتێران ماوەتەوە و توێژێکی شعریە لە نێوان ئەم دوو شاعرەدا. خوێنراوەکانی فەقێتێران بە کوردی باکوورین و لەسەر کێشی بڕگەی نووسراون. فەقێتێران لە چرخی خۆی و دوای مردنیشی ناسراو بووە. ئەحمەدی خانی لە شعری خۆیدا ئاماژەی بەناوی فەقێتێران کردووە. بەشێک لە شعرەکانی فەقێتێرانیش کراون بە گۆرانی.